بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بێژەشی زۆر دڵشادم و زۆر دڵخۆشم بکە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتم و ئینشاڵڵا خۆی گەورە ئەو دانیشتەمان پڕ خێر و بەرەکەت دەکا و لێشمان قبول دەکا و بە مەجلیسی علم و بە مەجلیسی ذکرمان لۆ لە قەڵەم دەدا ئینشاءڵڵا. لەبەرەوەی حەدیثی زۆر خۆش هەیە لە بابەت ئەوەی کە هەر مەجلیسێکدا بنیشن یادی خوای تێدا بکەن ئیلا ئەو مەجلیسە پڕ مەلائیکەت دەبێ و دەورا و پشتیان هەر هەموو مەلائیکەت خڕ دەبنەوە و سەکینەت و ڕەحمەت و میهرەبانی و ئارامی خوای گەورە دڕژێ بەسەر دڵ و دەرونی ئەو مەجلیسەدا و خوای گەورەش لە لای خۆی باسییان دەکە ئینشاءڵڵا. خوایە لەو مەجلیسانەمان قبول کە یا رب العالمین. ئازیزانم، بەڕاستی کاری بانخوازی شەڕەفێکە خوا نایداتە هەموو کەسێک. کاری بانخوازی بانکردنی خەڵک بۆ دینی خوا، بانکردنی خەڵک بۆ لای خوا شەڕەفێکە، نیعمەتێکە، گەورەیەکە، خوا ناداتە هەموو کەسێکی. هەر کاتێک کە خۆت دیتەوە خەریکی کاری بانخوازی بووی، بزانە خوا تۆی هەر بژاردووە لەناو ئەو هەموو گەنج و شەبابانە کە تۆ بێ ئەو وەزیفە گەورەی پێغەمبەرمان بکەی عەلەیهی سەڵات وەسەلام. لەبەرەوەی کاری بانخوازی کاری پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵات وەسەلام و بە تایبەتی کاری پێغەمبەرمان محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام و کاری هەموو ئەسحاب و یاوەرانی و کاری هەموو تابعی و هەموو ئەولیا و عولەمای ئەو ئومەتە بووە. دێکەواتە هەر کاتێک خۆت دیتەوە کە کاری بانخوازی دەکەی، بزانە خوای گەورە تۆ، خوای گەورە شەڕەفێکی زۆر گەورەی دایتە تۆ و تۆی هەر بژاردووە لەناو ئەو هەموو خەڵکەدا. تەماشای خەڵک بکە بزانە بە چ مەشغوڵن. هەر یەکی بە شتێک مەشغوڵە. ئەو هەموو خەڵکەی کە دەبینی لە عمری خۆتان، لە سن و ساڵی خۆتان تەماشا بکە، چ لە خوشکان چ لە برایان، بزانە ئەم خەڵکە خەریکی چییە. بەڵام کە تۆ دەبینی خەریکی کارێکی تری، ئەو کارە پیرۆزە کاری پێغەمبەرانە عەلەیهی سەڵات وەسەلام، کاری پێغەمبەری خۆشەویستمانە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، کاری هەموو پیا و باشان و سوڵەحا و ئەولیای ئەو ئومەتە بوونە، بزانە خوای گەورە شەڕەفێکی بە تو بەخشیوە، خوا نیعمەتێکی بە تو بەخشیوە، ئەو نیعمەتەی نەدایتە خەڵکی تر. نسبەتی بانخواز لەناو خەڵکیدا نسبەتی چەندە؟ تەماشاکە لە هەزار گەنجی ممچکەم یەک گەنج بانخوازبی، نەک ئەوە مشکەم نسبەتەکەم زۆریش گوت بێ، احتیمالە لە 10,000 گەنجی یەک گەنج بانخوازبیتن. دێکەواتە نسبەتەکەی زۆر کەمە. تۆ لەناو ئەو هەموو خەڵکەی خوا ئەتووی بە شیاو دیت، ئەتووی بە مستحەق دیت کە ئەو پلە و ئەو شەڕەفەت پێ ببەخشیتن. دێکەواتە بەڕاستی بزانە بانخوازی کارێکە، شەڕەفێکە و مەرتەبەیەکە خوای گەورە نایدات بە هەموو کەسێک. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، کە خۆت دیتەوە خەریکی بانخوازیت، کە تەماشای خۆت کرد خەریکی ئەوەی کەوا خۆت فێرە بانخوازی دەکەیت، خۆت کاری پێغەمبەران ئەنجام دەدەی عەلەیهیمو السەڵات وەسەلام و کاری ئەولیا و سوڵەحای ئەو ئومەتە زێبەزێ دەکەی، زۆر گرینگە. بەڕاستی ئەو ئەدەوات و ئەو ئەزمونانەی کە خەڵک پێشەت و هەیان بووە و ئیستیفادەیان لێ کردووە و نەجاحەتیان پێهیناوە، ئەو ئەدەوات و ئەو ئەزمونانە لە خۆ بگریتە دەست. چکە هەنجین زۆر پەیماندی نابی، بەڵکو کەسێک تەجروبەیەکی هەیە لە داوایەکدا، لە بانخوازیەکدا، دەبینی ئەو تەجروبەی بی زۆر نەجاحەتی هینایە، ئەتوو بێ تەجروبەیەکی کە بکەی پەیماندی دەبی. ناوەڵڵا تەجروبەکەی وی دەینم، بڕێکی دەشێلم، بڕێک ئاڵگۆڕی تێدا دەکەم، بڕێک بە قووەتریشی دەکەم، احتیمالە نسبەی نەجاحەتی تو 2 هەندە و 3 هەندە و 4 هەندەی بەرامبەر ئەو کەسەی بی کە تەجروبەکەی لێبێ فێر بووی. بە تایبەتی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام. بە تایبەتی تر ئەو شێوە بانخوازی کە خوای گەورە لە قورئان باسی دەکات، ئەو خیتابە و ئەو وتارانەی کە خوای گەورە باسی پێغەمبەران دەکات لە قورئان، چۆن بانگی قەومەکەی خۆیانی کردووە، بەس شێوەیەک لەگەر قەومەکەی خۆیان دواون، پاشان پێغەمبەری ما عەلەیهی سەڵات وەسەلام بەچی شێوەیەک دواوە لەگەر خەڵکی
لەگەر ئینسانی گونەحبار چۆن دواوە، لەگەر ئینسانی سەرکەش چۆن دواوە، لەگەر ئینسانی کافر چۆن دواوە، لەگەر ئینسانی گەورە چۆن دواوە، لەگەر بچووک، لەگەر منداڵ، لەگەر جەهێل، لەگەر ئافرەت، لەگەر پیرەژن، لەگەر پیرەمێر، لەگەر ئەوانە چۆن دواوە. ئەمە هەموو ئەوانە وەسیلەن، هەموو ئامرازی بانگەوازیەکەن. دەکەواتە بەڕاستی زۆر گرنگە ئێمە بین تەجروبە و شارەزاییەکی چاکمان هەبێ، هەم لە ئەزمموی قورئان، هەم لە ئەزمموی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلامی ئەسحاب، و هەم ئەزمموی ئەو بانگخوازانی کە خەڵک ئیستیفادەیان لێ دەکاتن. دەکەواتە خاڵی دووەم ئەوەیە بابای بانگخواز کەسێک کە دەیەوێت بەڕاستی لە بانگخوازەکەیدا، لە بانگەوازەکەیدا سەرکەوتوو بێت، ئەبێت جارێ زوو بێ ببێت بە قوتابی قورئان. کە ئەو قورئانەدا هەموو شتێکی تێدایە، هەموو شتێکی تێدایە ئەو قورئانە ئەگەر کابرا لێ دووی بگەڕێ. دەیکەواتە بابای بانگخواز لە هەموو خەڵکی زیاتر پێویستی بە قورئان هەیە، لە هەموو خەڵکی زیاتر پێویستی بە قورئان هەیە، لەبەرەوەی قورئان بۆ خۆی هەبانگەوازی خوایە بۆ هەموو بەشەریەت. قاتیبەتەن ئەوەی لەسەر زەویە ئەو قورئانە بانگەوازی خوایە بۆ هەموو بەشەریەت. و خیتاب و ئوسلوب و شێوازی خوای گەورە چۆنە کاتێک کە قسە لەگەر بەشەریەت دەکات، کە قسە لەگەر موسڵمانان، لەگەر کافران، لەگەر هەموو ئەو خەڵکەی دەکاتن کەوا لەسەر زەوینە. و پاشان ئەو ئوسلوبەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، شێوازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە سیرە و ژیانیدا بزانن چەند جوان توانیتی بە ماوەیەکی زۆر کەم ئەو داوای خۆی ئەوەندە ئینتیشار پێ بکەس. لەبەرەوەی هیچ پێغەمبەرێک نۆهاتووە وەکو پێغەمبەری ما عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرترەی زەمەنیەکی زۆر کەم خەڵکێکی ئەوەندە زۆری بەدوا بکەوێتن. یعنی نسبەی نەجاحەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە بانگەوازەکەیدا 100% بووە. چۆن توانیتی ئەم نسبەیە بەو نەجاحەتە گەورە حتمەن ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو ئوسلوبەی پێغەمبەری خوا هەی بۆ عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو شێوازەی کە پێغەمبەری خوا بانگەوازی بۆ کردووە. ئەمە زۆر زەروریە لۆ گەنج و شەبابی ئێمە، لۆ ئەو گەنجانی ئێمە بەڕاستی کە دڵگەرمن و ئەیانەوێ غەمی لەو دینە بخۆن و خەڵک بانکەن لە بۆ ئەم دینە. خاڵێکی تریش کامێ باسی بکەم ئەوش ئەوەیە بەڕاستی ئەو ڕۆکە ئیسلامەتی لە هەموو زەمانێک زیاتر پێویستی بە ئێوەیە. بەڕاستی ئەم ئیسلامە، ئەم دینە عەزیزە لە هەموو زەمانێک ئەمڕۆ زۆر پێویستی بە ئێوە هەیە. ئازیزان خوشکانی بەڕێزم، برایانی عەزیزم، بەڕاستی ئیسلام پێویستی بە ئێوە هەیە. بەڕاستی ئەو ئیسلامە زۆر غەدری لێ دەکرێت، بەڕاستی ئەو ئیسلامە زۆر شێوەیاندراوە، بەڕاستی هەر کەسێک لایەکی لێ دەکاتەوە و بە شێوەیەکی ناشرین عەرزی ئەو خەڵکەی دەکات. زۆر پێویستە ئێوەی بەڕێز، ئێوەی ئازیز، ئێوەی غەمخۆری ئەم دینە بێن ئەم ئیسلامە بە جوانی نیشانی خەڵکی دەن. ئەم ئیسلامە عەزیمە، ئەم قورئانە، ئەم موحەممەدە عەلەیهی سەڵات وەسەلام وەرن پێشکەشی خەڵک بکەنەوە، وەرن جوانی ئەم دینە، ڕەونەقی ئەو دینە، ڕەحمەتی ئەو دینە، عەزەمەتی ئەو دینە وەرن بە خەڵک نیشان دەنەوە. چونکە بەڕاستی ئەو حەملەی کە دەکرێت، ئەو شەڕەی کە دەکرێت ئێستا، شەڕی دژ بە ئیسلام، شەڕی دەست بە هەموو جوانیەکانی ئیسلام سەرتاپای دنیای گرتیتەوە. سەرتاپای دنیای گرتیتەوە. هەموو دەوڵەتی کوفر، هەموو ئەنزیمەی کوفر، هەموو یەکدەنگن کەوا بێن ئەم ئیسلامە عەزیمە ناشرینکەن. جا هەندێک بۆ خۆیان ناشرینی ئەکەن و هەندێکی بەدەستی مسلمانان ناشرینتری ئەکەن. جا بەڕاستی ئێوە زۆر زەروریە غەمخۆری ئەم دینە بن، هەستن دەست بکەن بە خوێندن و بە مطالعەکردن، ئەبێ بێن ئێوە ئەم دینە جوانە، ئەم دینە عەزیمە لە پێش چاوی خەڵکی جوان بکەن. چونکە بەڕاستی ئەگەر ئێوە ئەوەی نەکەین خوای گەورە غەزەب لە هەر هەمومان دەگریتن. هەر کاتێک ئۆمەتێک، هەر ئۆمەتێک ئەگەر با ساڵحی زۆر بێ، با هەموو ساڵح بێ، بەڵام ئەگەر موسڵحی تێدا دەبێ خوا نایەوێتن. شەرتی ئۆمەت کە خوا بیپارێزی لە گوناح، خوا بیپارێزی لە غەزەبی خۆی، ئەوەی کە دەبێ موسڵحی تێدا بێ، هەم بۆ خۆی ساڵح بێ و هەم خەڵکیش ساڵحکە و هەم خەڵکیش چا بکاتن. جا بەڕاستی زۆر گرینگە کە ئێوە ببن بە موسڵحی ئەو ئۆمەتە، ببن بە دەرمانی برینی ئەو ئۆمەتە. ئەم ئۆمەتە برینی گەلە قۆڵی هەیە، هەموو قەلبی برینە. جا بەڕاستی ئێوە دەبێ هەر یەکێکتان هەستن بڵێ من دەرمانی ئەو ئۆمەتە دەکەم، من ئامادەم کە پزیشکی ئەو ئۆمەتە بکەم و بێم ساڕێژی ئەو هەموو برینانەی بکەم کە کوفر و بێدینان
لەو ئیسلامەیان کردووە زەبەڕاستی نەکەی وابزانی زیادی و نەکەی وابزانی لە ناو تەلڤیزۆنەکان ئەو هەموو داعیە دەبینی ئەو هەموو بانخوازەی دەبینی ئەو هەموو خوتبەی دەبینی وەڵا ئەم جێم زیادە نەخێوە نییە کەس جێی زیاد نییە بەڵکو پێویستیمان بە هەموو خەڵک هەیە بێن بەرباری ئەم دەستباری ئەم دینە بگرن و ئەم دینە عەزیز بکەن و ئەم دینە بە خەڵک ڕابگەێنن وا تەسەوڕ نەکەی کەوا شەیتان وەسوەسە لۆ بینی جا من چیم پێ دەکرێت کەسێکی کەم تەجروبە کەسێکی کەم توانە کەسێک کە نەمتوانێ زۆر لەو بابەتە و لە بوارەدا ئەسپی خۆم تاو بۆم چم پێ دەکرێت نا زۆرت پێ دەکرێت برای بەڕێزم زۆرت پێ دەکرێت قەت نەکی خۆت پێکەم بێتە پێساوی بابێک و کوڕێک هەبوون لە شارێک لە شارەکانی ئەوروپا چیان دەکرد سبحان الله ئەم باب و کوڕە ئەچون لە دەرکەی خەڵکیان دەدا لە دەرکەی خەڵکیان دەدا دەیانگۆ ڕوخسەتەیە بینە ژۆرێ 5 دقا نسحەتت بکەین قورئانێکیان لەدەست بوو قورئانێکیان لەدەست بوو لە دەرکەی ماری کابرایان دەدا دەیانگۆ ڕوخسەتەیە 5 دقا لە وەختت بگرین و دوو قسەی خۆش بکەین ئەگە کارێ ئەوروپی حەزی لێ با دەگۆ فەرموو ئەگە حەزیشی لێ نابا دەگۆ ناوەڵە کاکە مەجالم نییە ڕۆژێکیان زۆر سارد بوو زۆر سارد بوو بەفرەتی زۆر باری بوو بابەکەی گوتێ کوڕەکەی کوڕم با نەچینە دەرێ ئەوڕۆ وەڵڵی زۆر ساردە تەحەمل ناکەی نەخۆش دەکەوین کوڕەکە گوتی نەخێر بابا من هەر دەسمە دەرێ لەبەر ئەوەی عەدەدی ئەو قورئانەی کە وعدمان دابوو کە تەوزیعیکەین ماوە پێشەش قلیماوە من وعد بێ ئەمن دەبێ هەر تەواوی بکەم هەر چەندە بابەکەی بە کوڕەکەی گوت کوڕەکە سارد نەبەوە و بابەکە ماوە و کوڕەکە دەرچوو بابەکە وتی بەخۆی ئەمن نەخۆش دەکەم کەیجی ڕۆژخۆش سەرشکە ئەمن حسەی خۆم تەوزیع دەکەم وتی بابا ئەمن بەو سەرمایە دەسمە دەرێ ئەو کوڕە وتی هاتمە دەرێ بڕۆ زۆر سارد بوو بەفرەتی زۆر باری بوو تەم بوو خەڵک هەموو خۆی پێچا بوو سیارە نیوەی کوژا بۆ لە بەبەفری گوتی لە دەرکەی ماڵێکمدا ماڵەکەم هاتە پێچاوتم وڵای ئەو ماڵە باشە با بچم لە دەرکەی دەم تی زەڕەسم لێدا جواب نەبوو دوان دەگڕاوەستام سونە دوایە دەبی بە قەدەر دوور کە عادنوژی ڕابوەستی تی جارێکی کەم لە دەرکە داوە گوتی هیچ جواب نەبوو تی ئاخر بچم بڕۆم گوتم ناوەڵە دەبا ئەو جارش لە دەرکەی دەم ئیستئزانی عین لە دەرکەدان 3 جارە گوتی دیسان لە دەرکەم داوە جاری سێمیش تی لە دەرکەم داوە تۆزێک ڕاوەستان پیرێژنەک دەرکەی کردەوە ها چ دەوێ تی هەموو بێسەر و بەر تەبیعەت ناخۆش مڕمۆز دەرێ سماقی فرۆشتیەوە چی کردەواری خۆمان دەڵێ چ دەوێ لۆ وازمان لێ نانی گوتم دایە ڕوخسەت هەیە 5 دقا بێم دانیشم دو قسەی بکەین تیژنەکە تەمەشایەکی کردم بەو سەرمایەی ئەو کوڕە جاحێرە فەرموو چ دەوێ گوتی وەڵا ئەو قورئانم بە دیاری بۆ هێناوی ئەو چێ بابەجێ گوتی ئەو کەلامی خوایە ئەو قسەی ئاخیرەمینی قسەی خوایە بۆ بەشەریەت بەسای پێغەمبەرێک ناردوێتی کە محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم پێم خۆشە بیخینیەوە ئەوش ڕقم ئیمێڵ و تەلەفۆنی مە ئەگەر پێم معجب بوو یان جوابێکت هەبوو ڕۆیشت هەفتەیەکی پێچوو ئەو پیرژنە تەلەفۆنی کردەوە دیارە مەرکەزە ینی شوێنەکە گوتی دەمەوێت بێم بتان بینم باب و کوڕە چوون فەرموو وەڵا من دەمەوێت ئیعلانی ئیسلامەتی خۆم بکەم هەر نەخۆشیان خانی بوون وەڵا بردیانە مەرکەزی ئیسلامیەکەی لەوێندەر ئیعلانی ئیسلامەتی خۆی کرد گوتی بەڵام با شتێکتان پێ بڵێم دەزانی ئەو کەسەی کە حال لە دەرکەیدا ئەم لە چه حاڵەتێک بووم گوتی ئەمن کوڕێک و کچەکەم هەیە ئەو کوڕ و کچێ من ئەسڵەن حاشایان لە من کردیە ئەسڵەن لۆ خۆیان دەژین هەر ئاگەیان لە من نییە پیاوەکەشم مردیە مەئیوس بووبم لە ژیان هیچ خۆشیێکم نەمابوو لە ژیان لۆیە بڕیارمدا خۆم ئینتیحار کەم هاتم هەموو وەسائیلەکانم دامەزران کە خۆم ئینتیحار کەم زەڕەز لێیدا ویستم نەیکەمەوە ئیشەکەی خۆم تەواو کەم و تەواو با خۆم بخەنچێنم نەجاتم ببی لەو ژیانەدا تی دیسان زەڕەز لێیداوە ئەو زارە هەرویستم ئیهمالی کەم برێم کوڕە دەلێی گەڕێ
چیشم پێیتی بان و خۆم نەجاتم لەو ژیانە تەنگ و تاریک و ناخۆش و دڵتوندەی کە ئەمن دەمەمە سەرێ ئەو ژیانم ناوێ تی سێم جار زەڕەسی لێ دەگوتم نە گوتی ئەدەواتەکەم دانا ئەوەی کە خۆم پێی ئیمتیحان دەکەوتم با بزانم چی دەوێ نەوەکو کەسێک بی حاڵەتێک بی شتێک بی گوتی چوم ئەو کوڕە بوتی ئەو کوڕە بوو ژیانی منی قوتار کرد سبحان الله عزیزان قەت تەسەوڕ نەکەی ئەتوو زیادی يعني بزانا أم كرة همتي أم كرة مردايتي أم كرة ويكر كسي لدنيا ولا قيامة نزاتي به هم لدنيا لرورشي دنيا لناخوش كان الدنيا نزاتي به هم لرورشي قيامتي نزاتي به هم ببيدين وبكافري وهم برورشي بانتحاري أتسوى خزمة خداي قورا سأزيزان براسي قد تصورنا كي توقسيتو زيادة نا والله یەک قسەی تۆ یەک شوێنی دەستی یەک برادەرێکت گرتووە دوو قسەی لۆ دەکەی قەت تەسەور نەکەی ئەو قسە ڕۆی بە هەڵمدا ڕۆی و بە ئاسماندا ڕۆی نا بەخوای ڕۆژێک دادێ ئەو قسەی بەبیر دێتەوە ئەو قسەی توی بەبیر دێتەوە ئەو هەڵوێستەی توی بەبیر دێتەوە زۆرە میسال لەو بابەتانەدا بەڵام پێم خۆشە بزانی زۆر جاران گەنجی ما گەنج و شەبابی ئێمە خوشکان و برایانی ئێمە کە تەمەشای تەلەڤیزۆنەکان و بازاڕ و شاری دەکەن ماشەڵڵە لەو هەموو داعیە زۆرەی ماشەڵڵە لەو هەموو تەلەڤیزۆن و قەنەواتە و مامۆستا و خەتیبانە ئەمە چ برێم لەو ساحەیدا ئەمە چی حیسابی من دەکە نەوە نییە احتیمالە ئەوەی بەتوو دەکرێت بە من هەر ئەسڵەن ناکرێت ئەوەی کە بەتوو ئەنجام دەدرێ من ڕێشی پێ نابەم ئەوەی کە بێ ئێوە دەکرێتن بە ئێمە ئەم توانایەمان نییە کە بتوانین ئەو ئیشانی کە ئێوە دەیکەن ئێمە بیکەین دەیکەواتە تۆ زیاد نی وا تەسەور نەکەیت کە زۆر گەنج و شەبابم دیتووە کاتێکە حەوڵمان داوە کە ببێت بە داعی و بانگەوازکار ئەڵێ وەڵا مامۆستا جاوە کات جێ من دەبتەوە لەو قەرەباڕغەی نەخێر وە نییە بەڵکو هەر هەموومان پێویستمانەکە بەڕاستی ئەو خەڵکانە دەستیان بگرین و ئامۆژگاریان بکەین وە کەسیش زیاد نییە بەڵکو ئەو ئیسلامە لەو ڕۆژیاتر هیچ ڕۆژێک نەبوو کە ئەوەندەی محتاج و پێویستی بە ئێوە بێ کە هیممەت بکەن و ئینشاءڵڵە بێن و ئەم ئیسلامە عەزیز بکەن و دەستباری ئەم ئیسلامە بگرن خاڵێکی تر کە پێم خۆشە کە باسی بکەین خوێندنەوەی ژیانی ئەو داعیانەی کەوا بەڕاستی نەزاحەتیان هێناوە کە ئەو خاڵی دووەم کە باسم کرد ئێستا هەندێک نمونەی لێ دێنینەوە بەڕاستی زۆر بەفائیدەیە مەسەڵەن بۆ خۆم یەک بەوانەی کە زۆری پێم معجب بووم ئەو عەبدوڕەحمان سمیتە بوو عەبدوڕەحمان سمیت کابرایەکە خەڵکی کوێیتە خەڵکی کوێتە ساڵی 1976 لە بەغدایە هاتە کولەی طب ساڵی 82 طبی تەواو کردووە ساڵی 82 طبی تەواو کردووە لە بەغدایە چوویتەوە کوێت ئەو کابرایە پاش ئەوەی قەدەری خوای گەورە وەی کردووە کەوا بگات بە ئەفریقیا کە هاتە ئەفریقیا و ماوەک لە ئەفریقیای مایتەوە بڕیاریدایە کە نەستەوە بڕیاریدایە کە لە ئەفریقیای نەستەوە بانخوازی بکە هەموو ساڵێ دەمانگ لە ئەفریقیای لە هەموو ئەفریقیای لە هەر هەموو نەک برن شارێک و دوو شار بەڵکو هەموو ئەفریقیای قاڕەی ئەفریقیای بڕیاریدا بووکەوە داوای ئیسلامی لێ بڵاو بکاتەوە و فعلاً 2 ساڵ پێش ئێستا مردووە 2 ساڵ پێش ئێستا مردووە لە خلالی ئەو ساڵی 1982 کە بڵێن لەو تاریخی ڕادەستی بە داوای ئیسلامی کردبی حتا 2013 وابزان وفاتی فەرمووە ئەوەندەی 8 ملیۆن و 500 هەزار کەسی کردە مسلمان سبحان الله 8 ملیۆن و 500 هەزار کەسی کردە مسلمان شتی وان نییە یعنی ئەوە ئیشی پێغەمبەرێکی کردووە ڕاست ئیشی پێغەمبەرێکی کردووە سەڵات و سەلامی خۆیان لەسەربی سبحان الله باشە لۆ ئەمە نەتوانین ئیستیفادە و تەجروبە لەم پیاوە عەقڵە وەرگرین لۆ ئێمە نەی ژیانی ئەو پیاوە بە وردی تەمەشانەکەین بزانین ئەخ ئەمە چۆن توانیتی یەک تاقە نەفەر نە حیزبە نە منەظەمەیە نە کابرایەکی برین ئیغاسەیە یعنی ئەخاوە چۆن یەک کەس بتوانی 8 ملیۆن و 500 هەزار کەسی بکاتە مسلمان یان شتی وا سەیرە بە قورئان
کە دەی بەڕاستی ئێمە پێویستمانە ژیانی ئەو پیاوە بخوێنینەوە بچین لە نێت لێیدا تەمەشای کە بزانە لەو هەموو شاری ئەفریقیا چی کرد و جا لە هەموو سەیرتر دەگۆ دەڕۆیشتم لە سەیارەی مەسەلەن دەبینم زابتەک بە دووم کەتێ بە ئەوەی بە زێبی عەسکەری تی بە قورئان ترسام وتی پێم لێ ناگوتی هەر لە دووم بوو تم یا ڕەبی خوا تووشی بەرایەکی نەبم لەگەر ئەوانە دیسان زۆر تووشی مشکلە هاتیە زۆر چەند جار گرتیتیان چەند جار بە ئارپێسی لە سەیارەکەیاندایە چەند جار جەواز و جنسێ و نفوس و هەر هەموو شتی سوتایە چەند جار زۆر ئەو مشکلانەی توش بووە گوتی ئەمن بغاردا کابرا سەری لە دوو نامەوتی وەڵا ڕاست هاتەوە پێشم گوتی وەڵا هاتە خوارێ ئەو هەموو جەندرمە عەسکەر ڕەشانە وەڵا گوتی بخوا یا ڕەبی تووشی بەرای خۆم بووم گوتی هات تەق تەحیەکی لە بۆ کردم و دەستی لە من کردم و ماسی کردم تم ئەتوو چی گوتی ئەمن یەک لەو کەسانم کە ئەتوو لە داوێت ئەیتام بەخەیوت کردیمە و ئێستا بزانە ئەم زەڵامێکی ئەوها گەورەم لێ دەرچووە تیزارش کە لەکوێت وەفدێکی مستەوای بەرزی یەک لە دەوڵەتە ئەفریقیەکان هاتبوون هەموو وەزیر و ئەو شتانە بوون گوتی یەک لە وەزیرانە تاقیبی منی کرد وتی وەڵا کابرایەکە ناوی شێخ عەبدوڕەحمانە دەبی بیبینم گوتمان چیشت پێیت وتی وەڵا زۆر زەرورێ بیبینم وەڵ ئاسل گوتی هات خەبەریان دامن و هاتە ماڵم دەبینم ئەو وەزیرە یەک لەو کەسانە بوو کە وەختی خۆی ئەمن کەفالەتی یەتیم بووە ئەمن کەفالەتیم کردیە کەوا بەخێو بکرێ و ضایع نەچیتن نمونەی گەلە زۆرە سبحان الله ئەو کابرایە 5 ملیۆن کەفالەتی 5 ملیۆن یەتیمی کردووە بابزان کەفالەتی 5 ملیۆن یەتیمی کردووە گەلە زۆرە یعنی سبحان الله 5500 مزگەوتی دروست کردووە 5500 مزگەوت ئیتر عەدەدەکان نەکو غەڵەت بن بە دەقیقەن لە ئەنتەرنێتی هەیە هەر بەس بنووسن عەبدوڕەحمان سمیت سین یا میم تا دەبینی پیاوێکی ئەبوو عەگال ڕتێنێکی گوسکەوەکەی سپی پێوەیە بەس ژیانی تەمەشاکە بزانە چی کردووە جا بەڕاستی ئەم پیاوە زۆر زەرورەیە ئێمە ئیسیفادەی لێ بکەین خۆ خاستەن ئێمە ئەوەی کە دەمانەوێت کاری بانخوازی بکەین دەمانەوێت بەڕاستی ئیسیفادە لە تەجروبەی ئەم پیاوە بکەین زۆر پێویستیمان بەوەیە کە بەڕاستی بین ژیانی ئەوانە بخینەوە ئێمە بەو شێوە فێرە بانخوازی دەبین جا یەک دوو نمونەی زۆر خۆشتان لێ بژێڕم زۆریشم جێڕایەوە لە محاضەرەکان من بچکەم گوێتان لێوی بەڵام ئەو نمونە ئەنتیکانە یەک لەوانە دەژێر بۆ زۆر سەیرە دەڵێ جارێکی چوومە لای قەبیلەیەک تەمان ئەفریقیا عمومەن هەموو قەبائیلە ڕاستە شارە دەوڵەتە بەڵام لە ناو دەوڵەتەکەی هەموو قەبائیلن یعنی هەموو قەبیلەنا جا قەبیلە هەیە 200,000 300,000 ملیۆنێک بەو شێوەیە یعنی قەبیلەکان گوتی چوومەکرد قەبیلەیەکی هەمووی ڕوت و قوت و ڕوت و ڕەجاڵ و بەستە زمان و ئەوانە گوتی دانیشت بوون زۆریان دانیشت بوو پیاوە گەورەکەیان دانیشت بوو گوتی ئەمیش بە پێوە و سەلامم لێ کردوون گوتم ئیزن هەیە پێم خۆشە هەندە قسەتان لێ بکەم وتیان فەرموو جا طبعا لە ئەفریقیای ئەوەی لوغەتی فەڕەنسی بزانی زۆر گرینگە چکە بەڕاستی 90 ئەفریقیای مستعمەرەی فەڕەنسی و بەلجیکا بووە ئەو دوو دەوڵەت بە زبانی فەڕەنسی قسەی دەکەن ئەن کابرا فەڕەنسی بزانی نیعمەتی خوایە لوغەتێکی کە هەیە پێی دەڵێن لوغەتی سەواحیلی تەقریبەن 6-7 دەوڵەت لە ئەفریقیای بەو لوغەتی سەواحیلی قسەی دەکەن زۆر لوغەتێکی زۆر کەلیمەی عەرەبیشی تێدایە سبحان الله زانیسا ئەگە ئەو دوو لوغەتەی بزانی بەڕاستی ئاسان دەبی بانخوازەکەوی شێخ عەبدوڕەحمان لوغەی فەڕەنسی زانیوە گوتی 1 سەعاتی ڕێک ئەمن باسی خوا و قورئان و ئیسلام و محەممەدم بۆ کردن عەلەیهی سەڵات وەسەلام تی ئەوان ئەها گیان دابێ لە عاردی دانیشتبوون تەماشای منیان دەکرد گوتی کە خلاص بووم تم دەی فەرموو چ دەڵێن جوابم بدەنەوە دێنە سەر ئەو دینەی و بڕوا بەو دینەی دەینن کە ئەمن باسم کرد لە بۆتان تی گەورەکەیان هەستاوە گوتی کاچی من 3 ساڵە باران نەباری هەموو مردین لە برسان حیواناتمان هەموو مرد لە برسان ئەمە چیشمان بەو دینەیە کە ئەتوو هینایتت وەرە ئەتوو ئەو دینەی کە دەڵێ ئەو خوای کە دەڵێ ئەو قورئانەی کە دەڵێ ئەو پێغەمبەرێک کە دەڵێ پێیان بڵێ باران ببارێنن ئەمە هەموو دینە ئەو دینەی کە ئەتوو دەڵێ بەس بەو خودایی ئەگە بێت و باران نەبارێنی لە بۆمە ئەلێرە دەتکوژیت جا گوتی تخوا ئەوە جوابە ئەمن 1 سەعاتە بە پێوە قسەتان لۆ دەکەم گوتی جا چێ گوتی بە پێوە دانیشتبان چی سەرباری ئەوەی
گوتیانی ئێستا جوابم نادەنەوە گوتیان کاکە ڕاوەسە خۆتمان دیمە کە پێشت و کابرایەک هاتبوو قەشەشی دینی نەسڕانی چوو بوو 3 ڕۆژان لەوێ گریابوو نووزابەوە هیچ پشکە باران نەباری زۆری وتیان بەو خۆی وتی ئەومان ئیزندا بەس ئەتوو ئەوە پێت بڵێم 3 سەعاتیت کە ئیزن دەدەین 3 سەعات باران دەبارێنی سەر چاوە نابارێنی ئەلێرێ دەتکوژی ڕۆیشتن جامە 3 سەعاتیت کە دەینەوە گوتی ئەمیش دانیشتم هەستان تەمەن دەبی ئینسان کە لێی قەومەت دەکات دەستنوێژێک و 2 ڕکعات نوێژ یەکسەر دەبی پەیوەندی بەخوای بکەیت تی دەستنوێژێکم شوشت و 2 ڕکعات نوێژم کرد و دەستم بە پارانەوە کردم یا ڕەبی ئەمن شایستەی ئەوە نیم کە لێت بپارێمەوە شایستەی ئەوەش نیم کە دوعاشم قبوڵ بکەیت بەڵام خوای بکە لە بۆ گەورەی خۆت لە بۆ گەورەی ئەو محەممەدە عەلەیهی سەڵات وسەلام بۆ خاتری قورئانەکەت خوای باران ببارێنی شەرمەزار نەبم درۆزن دەرنەسم ڕازگۆ دەرچم و ئەو هەموو خەڵکەک لەو وەسەنی و لەو بتپەرستێ نەجات ببێت زۆر بەڕاستی زۆر یعنی دوعایەکی بە کۆڵم کرد و گریاشم لەگە دوعایەکەی بە قورئان 1 سەعاتی پێسوتی یەک باران باری گوتی هەر هەموو هاتن 200,000 کەس هەر ئەو ڕۆژی موسڵمان بوو 200,000 کەس هەر ئەو جاری موسڵمان بوو بزانە سبحان الله بەڕاستی ئەوە تەجروبەیەکی عەزیمە لۆ ئێمە تەجروبەیەکی زۆر گرینگە بۆ ئێمە کە چۆن توانیتی بەم شێوەیە ئەو هەموو خەڵکە بە 2 قسەی سادقانە و ڕێک و پێک خەڵک بەجێ بکەن و ببن بە موسڵمان جا تەجروبەیت کەش مەسەڵەن ئەگەر بمانەوێ لە ئاستی خۆمە لە ئاستی ئەوەی بڵین لە ئاستی کوردستان بەڕاستی تەجروبەمان زۆرە تەجروبەمان گەلک زۆرە لەو داعیانەی کە ئەلحەمدوللا مەجموعە داعیەکی زۆر باشی لێنە ئەم کوردستانە و تەئسیریشیان لەسەر خەڵک کردووە ئەو شتانەی کە ئەمن لە ژیانی خۆمدا ئیستیفادەم لێ دیتووە و بەڕاستی خەڵک کاریگەر دەبی بە تو ئەوەیە کە دەبێت دڵت زۆر سافی بەرامبەر خەڵکی هەر داعیەک دڵی عەقد و بغزی تێدابی ئەسڵەن خەڵک بەجێی ناکەن ئەوە زۆر گرنگە ئازان بەڕاستی دەبی داعی دڵی زۆر پاک بی هیچ عەقد و بغزی تێدا نەبی بەرامبەر عالەمی و بە تایبەتی بەرامبەر گوناحباران و ئەو کەسانی کە بێدینیشن ئەسڵەن نابی ڕکە لێیان ببتەوە چکە ڕق لێبوونەوە دەکا قسەی ڕق بکەی قسەی ناخۆش بکەی ئەویش قسەی ناخۆش و ڕق لێ وەرناگریتن زۆر گرینگە کابرای کە گوناحبارە کابرای کەوا سەر لێ شێواوە کابرای کە لێ بزر بووە ئەو خوشکەی کە نوێژێ ناکە ئەو خوشکەی کە سفورە ئەو خوشکەی کەوە ڕێی لێون بووە بەڕاستی زۆر گرینگە ئێمە خۆشمان بوێ نەک ڕقمان لێ ببتەوە ئەو خاڵە زۆر گرینگە هەر داعیەک ناو هەناوی پڕ عەقد و بغز بی بڕوا بکە ئیستیفادە ناکە لە داعوەتەکەی خۆی ناتوانی ئەسڵەن کابرای بەرامبەرت سبحان الله ئەگەر هەستی کرد ئەتوو خۆشت دەوێ هەستی کرد ئەتوو زکت پێی دەسووتێ هەستی کرد بەڕاستی ناو دڵیت و هیچ بغز و عەداوەتەک نێ بەرامبەرەوی بە قورئان جێ لێ ڕادەگری ئەمما بێ ناو هەناوت پڕ عەقد و بغزە بێ نسحەتی بکەی قەت ئێو نسحەتە جێگیر نابیتە قەت جێگیر نابی ئەوەی زۆر بە گرنگ بزانن پێش ئەوەی تۆ کاری بانغەوازی بکەیت دەبی پێشتر ناو دڵی خۆت پاکێتەوە ئەم دڵە ئەوەی عەقد و بغزە فرەیدا بەڵکو ئەسڵەن تۆ زگت بە هەموو خەڵکی بسووتێت تۆ دکتۆر زگی بە نەخۆشان دەسووتێ ئەگەر نەخۆشەکە زوم بدا ئەگەر نەخۆشەکە هاوار بکە ئەگەر نەخۆشەکە 100,000 پێ برێت و دکتۆرنی هەر نەتخینێ هیچ نازانی نابی جێی بداتێ چکۆ دەزانی عیلاجی ئەو کابرایی و نەمانی ژانی ئەو کابرایی لە دەستی ئەودایە لێکەواتە دەبی ئێوە بەڕاستی دکتۆرێکی ڕازگۆ بن دەبی دڵتان هیچ بغز و عەداوەتی تێدا نەبی ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم حتا قسەتان نەرمبی خەڵک زیاتر بەجێتان دەکات هەتا قسەتان ڕەقبی خەڵک بەجێتان ناکە باشە ئێتو کابرای بانخواست چۆن دەبی قسەی ڕق و ناخۆش بە خەڵکی برێ ئەخە تو جارێ لە خۆت ئەمینی هەتا دین لەسەر خەڵکی دەفرۆشی ئەخەی وا هەیە دین بەسەر خەڵکدا دەفرۆشی نەخێر کاچی من دەبێت ئەتو ئەسڵەن زۆر نەرمبی لەگە خەڵکی زۆر قسەی نەرمیان لێ بکەیت کە ئەم قسە نەرمانە دەستە ناو دڵیان بابێ ئارەخۆر کابرایەک هەر کەسێک بەسەن کچە کوڕە پیاوە ئافرەتە کە دەی بە ئوسلوبەکی ناشیرن بانگی دەکەی بۆ کورە تو عیب ناکەی کورە تو شەرم ناکەی و چێ و بێدینی دەکەی هەتا کەنجێ نوێژە ناکەی هی ئەمرت دەمێنێرە وەڵڵا گەورە بووی بەس نییە کاکە ئوسلوب نییەوە ئەو ئوسلوب نییە بە خودای ئەوە هەر ئەسڵەن هەرچی لێ دەبتەوە هەر بەجارێکی بکە
بەکنیشت دانایە زانی ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی نمونەیەکی زۆر سەیر لە کتێبی ئیحیا علوم الدین دەینتەوە دەفەرمی دوو برا هەبوون ئەو دوو برایە پێکەوە لە ئەشکەوتێک ئیعتیکافیان کردبوو خواپەرستیان دەکرد یەکێک لەو برایانە جارێک دەست دێتە ناو شاری ناو گوندەکەی بزانە دەرێکا کە دەچم هەندێک پێویستی دەکڕم و دێمەوە قەدەری خۆی گەورە کە دێتە ناو شاری لەوێن دەرتووشی ئافرەتێک دەبێ و ئافرەتەکە هەری دەخەرەتێنی و ئەیباتەوە ماڵێ ئەو برایشی وا ئینتیزاری دەکات لە شوێنێک کە عیبادەت دەکەن ئەو لەو برایەکەم ناتەوە ڕۆژێک دوان سێیان هەر دەستی دێتە شاری و لە سۆراغی دەپرسی دەرێن کاکە یەکی ئەو هاتان نەدیتی ئۆ دەڵێن ئۆ کاکەوە لە ماری فران ئافرەتی خراپەکەیە بڕۆ لەوێ دەیبینیەوە کە دەچی دەبی برای وا دانیشتیە سمێر و ڕدێنی لێ تاشیە جوان لەگە ئەو ئافرەتانەیە تاوان زۆر زۆری پێ ناخۆش بوو ئەو برایی ئەوها ڕێی لێون بووە و سەرگەردان بووە هەتا ئێستا پێکەوە عیبادەتیان کردووە بزانە ئەو ئوستوبە زۆر جوانە ئەلێرە دەفەرمی ئیمامی غەزالی کە برایە کە چۆ ژۆری برایەکەی تەمان کە دەیبینی زۆر خەجاڵەت دەبیەوە زۆر شەرمەزار دەبی ئینتیزاری ئەوە دەکات سەد جوونی پێ بدا وانە ئەمە بین وایە یعنی ئینتیزار دەکەین سەد جوونی پێ بدەیت یەکسەر لە باوشەی دەکا و دەستی بە گریان دەکا دەرە برام ئەوە لە چێی وەڵڵاهی وەختە لە بۆ شێت بم ئەلحەمدوللا کە بە ساغی ئەتم دیتەوە وەمزانی فەوتاوی وەمزانی بزر بووی وەمزانی گوڕی خواردی وەمزانی مردووی بەس ئەلحەمدوللا مادام مای خوایە من هیچ کەم لە تۆ ناوێ و لە باوشەی دەکا یەکسەر برایەکەی پەشیمان دەبتەوە لەگەڵی دەستەوە بەڵام ئەگەر لەوێندە دەستی بە جوونان بکردبایە هەی خوێری هەی نامرد هەی ناکەس بەچە ئەتو شەرمت بەخۆ نییە ئەتو بەدوو ئەو بەڕەڵایەی کەتی کابرا نەداهاتۆ دوکو کاکە چیشە لەم نەبڕۆ تو عیلاقەت پێوە نەبی هە لە ماری خراپە کارەکەی دەماوە بزانە ئازیزانم بەڕاستی ئوسلوبی قسەی نەرم وەچی کوردەواری خۆشمان دەرێ قسەی نەرم مار لە کونێ دێتە دەرێ بەڕاستی بەم شێوەیە برایەکەی خۆی هیناوە ئەو سەحابێ هاتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گەنجەکە وتی یا ڕەسوڵ الله ئیزدم دەدەی زینای بکەم ئەخە ئێستا گەنجێک بێتە کە نەمە بەمە بڵێ مامۆستا ئیزدم دەدەی زینای بکەم بەخۆرا هەموو قەلبم تێک دەچیتن وەنیە بکەم چار زندەی تەرحی لەبەی جێ بدەم برێمەوە قسەی دەکەی کورا عیب ناکەی بەرامبەرە بنەوە قسەی دەکەی بزانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وا جووداوە فەرمی ڕۆڵە جام وەرە دانیشە ڕۆڵە دانیشان بە چار قسەی خۆش وەی کرد قەناعەتی پێبینی کەوە کرارێکی زۆر قێزەون و خراپە ئازیزان بزان ئەمە ئوسلوبە بەڕاستی دەبیت تۆ کاتێک کە بانگی خەڵک دەکەی لە ڕەحم و سۆز و بەزەییەوە قسەکانت دەربێتن ئەو وەختی کابرا تەئسیری لێ دەکات ئەو وەختی وەڵڵا تەئسیری لێ دەکاتن ئەمما ئەگەر تو لە عەقد و بوغزەوە قسەی بکەی ئەستەن بەجێت ناکات ئەو خاڵی دووەم خاڵێکی تر بەڕاستی بابەی داعی چەند معلوماتی زۆر بی چەند ئەمسالی لەبەر بی چەند کتاب بخوێنتەوە ئەوەندە قسەکانی خۆشتر و بەتامتر و بە ئیسیفادەتر دەبی زۆر گرینگە دەستێکت نەخۆشێک دەبی بزانی قسەی نەخۆش چییە قسەی نەخۆش چێوە نییە ئەتوە ئەو نەخۆشە زۆر محتاجی خوددایە زۆر پێویستی بەوەیە کەوا خوا شیفای بۆ بنێری باشە چۆن بە تۆ بانگەوازی لەو دەمەی کە سوێکن نەخۆشی چۆن بانگەوازی لەگەر ئەو نەخۆشە دەکەی ئەوە زۆر زۆر گرینگە دوو نمونەی خۆشتان پێ بڵێم ئەوە نمونەی پاشەنی بە خۆتان بگەڕێن ئەوە هەر چینێک کە لەگەڵیاندا دەنیشی گەنج قسەی خۆی نەخۆش قسەی خۆی ئافرەت قسەی خۆی پیرێژن قسەی خۆی منداڵ قسەی خۆی ئەو زۆر گرینگە ئەو قسانە ئەو لوغەتانە بزانی بەڕاستی بانگەوازێکە زۆر نەزاحەت دەینی مەسەڵەن لە چێکە نەخۆشەشی ئەم نەخۆشە زۆر لە خۆی بێزارە احتیمالە لە ناو دڵی خۆی کوفریش دەکات خوایە بۆ شیفام لۆ ناینی چی هەر شیفای لە بۆ من نانی ئەو هەم لێ هاتێ شەیتانە زەفەری پێدەبە ئەتو کو دەتوانی بە دوو قسەی خۆش ئەو نەخۆشەی وەلێ بکەی ئەو نەخۆشە ینی گرم و گوڕ ببتەوە و زیاتر سیقە بەخۆی پەیدا بکاتەوە و لە خۆی گەورە داواکاتەوە زۆر زۆر بەسیتە مەسەڵەن پێی بڵێ ئەو مەسەلێک کە دەجێرمەوە واقعیە کابرایەک دڵێ تووشی نەخۆشی نسفی شەلەل ببووم نیوەی قەلبم مردبوو لە ماڵێک کەتبم زۆر زەلیل زۆر زەلیل ببووم زۆر یعنی ماڵ و منداڵم هەمووی لە دەستم بێزار ببوو حتا خێزانەکەشم زۆر بەلانە موزی خزمەتی دەکردم تی زۆر هەستم بە غەریبی کرد زۆر هەستم بە بێ کەسی کرد تمەگە حاڵم ئەوها بڕوە بەو خوای لەو ماڵی دەردەکرێم گوتی شەوێکیان هەموو نووسبوون منداڵەکانم گوتی هەستام
سوزدەیەکم برد و بۆ خۆی گەورە و لێی پاڕامەوە زان ئەوە بابای نەخۆش جێی لێوە نییە جێی لێ ئەتو چ دەڵێ سوزدەیەکم برد و لە خوای پارام و گوتم یا ڕەب العالەمین خۆ شیفای هەموو دەردان لە دەستی تووە یا ڕەبی خوایە خۆ دەرمان و دەرد هەر ئەتوو دەینێری یا ڕەبی خودایە زەلیلم نەکەی شیفام لە بۆ بنێری خوایە ئەمن سقەی مطلقم بە تۆ هەیە کە ئەتوو شیفای دەتوانی بنێری یا ڕەبی خودایە ئەو حسن و زەنەی کە بە تۆ دەبەم یا ڕەبی خوایە لە بۆم بینێزێت تی زۆر ئارامەوە خوایە خۆ ئەتوو کەسی بێکەسانی ئەمە خۆ کەسم نییە تی زۆر گریام و پارامەوە گوتی تەواو تی بەیانی دانیشتە بووم ئافرەتەکەم هات بزانە ئەلێکوانە زۆر شتێکی سەیرە تی ئافرەتەکەم هات سینەکی لەدەست بوو پیارەی لەسەر بوو لەگەر چاپەستی چایەکەی لە دەستەکەی کەشی چاپەستێکی گەورەی ئاوی گەرمی لەدەست بوو عادەتەن ئێمە چایوە دوو کترێکیان چای و کترێکیان ئاوی گەرمە گوتی ئەوە لە دەستی گرتبوو سینیەکە کە پیارە و چایە گەرمەکەی تێدا بوو چاپەستی چای ئەوەش چاپەستێکی گەورەی ئاوی گەرم گوتی هاتە ژۆرە گوتی منداڵێکی گچکەمان هەبوو ئەو منداڵە ڕۆیش لۆی کە خۆی بەزجی داچی دادا گوتی ئەمیش یەکسەر فکرم کرد وتم درێژ بوومە کەتیمە ناتانم بجولم بەدەستی هەرم دەگرن و دام دەنن تی فکرم کرد وێستا ئەو منداڵە خۆی بەزجی داچی دادا یەکسەر هەر کترێکە هەردوو کترێکە چاو ئاوەکەی بەسەدا دەڕژێ و ئەو منداڵە شتێکی بەسەدێ گوتی لە تاوان ڕاست هەستامەوە منداڵەکەم گرت چابوو شفای دەبوو هات سبحان الله ئەو نەخۆشیان یەک هەستەوە بەسەر پێ یەکسەر چا دەبتەوە سبحان الله گوتی لە تاوان نییە یەکسەر هەستامەوە منداڵەکەم گرت و دیتم خی گەورە شفای لە بۆ ناردیمە تەبن ئەو نەخۆشە کە ئەوەی پێ دەڵێ ئەتوو چت فێر کرد فێرت کرد شەوان لە خۆت بپارڕێەوە خوا هەموو شتێکی لە دەستە زانە ئازیزانم بەو شێوەی دەبی لە بۆ ئەتوو کابرایی نەخۆش کە پێ بریکاکەن و لە خوای ناپارڕێەوە ئەتوو لۆ شەو نوێژێ ناکەی لە سوزدەی لۆ نابی ئەخەوە بەخۆی نەخۆشە بەخۆی تااقەتی نیاتە نوێژەشی دەکات ئەوەی پێ دەڵێ هەزیاتر بریندار دەبی نەقەت قەت ئەوهای پێمەرێ ئەتوو وەرە نمونەیەکی جوانی لۆ بینەوە لۆ ئەو بابایی کە نەخۆشە بزانە بۆ خۆی ئۆتۆماتیکیەن ئەتوو بڕۆ شەوێ بەخۆی هەستایتەوە شەوێشتا و نوێژە دەکا و دوعای دەکاتن کابرایەکی تر دەڵێ نەخۆش بووم نیوەی قەلبم مردەبوو نیوەی جسمم مردەبوو بە حادیسەیەکی تی زۆر حاڵم شپڕێ و بەڕاستی زەلیل بووبووم گوتمە منداڵەکانم کوڕم بم بەنە عەمڕێ کورە با بە چێوەت ببین بە عارەبانەی زۆر پێماندی دەبی گوتم بابە گوت چ حەقتانێ بەس بم بەنە عەمڕێ حەقتان نەبی وەڵ ئاستی وتی کوڕەکەم ئەمنی بردە عەمڕەیەکی پێ کردم و پاشان وتی ڕۆژێک گوتم کوڕم ئەمن لە بەرامبەر بەیتێدانە و لێم گەڕێ تو لەسەر عارەبانی وتی بەرامبەر بەیتێدانە تاوان دەبی بڕک دووربی لەبەرەوەی خەڵک تەوافێ دەکا بەرامبەر بەیتێ لە دەورەی بەیتێ گوتی دانیشتم لەسەر کورسیەکەی خۆم گوتی تەمەشای بەیتم دەکرد و زۆر دوعام کرد زۆر گوتی بەڕاستی زۆر دوعام کرد و دەشگریام وتی کوڕەکەشم لەخۆی لەو لای دانیشتم و نوێژی دەکرد گوتی زۆر گریام و دوعام کرد گوتی ئەوەندە هەست پێ دەکەم دەبینم ئەوە بەیت دێتە پێش بەیت وایە دێتە پێش ئای گوتی چ قەومایەوە چی وا دەکەم هەستایمەوە بەخۆم دەڕۆم سبحان الله فعلا چاب بووم تی هەستم پێدە دەکرد بەخۆم هەستامە وا بەرەو بەیتێ دەڕۆمم دەزانی بەیتەکە دێتە پێش تی خی گەورە دەست بەجێ شفای لۆ ناردم بزانە ئەتوو کە ئەوانەی لە بۆ نەخۆشێکی باز دەکەی نەخۆشەکە ئۆتۆماتیکیەن ئەوەی ڕوحی مردووی هەیە زندی دەبێتەوە ئەو ئومێدەی کە نەیماوە ئومێدەکەی دێتەوە جێ بەو شێوەی تۆ لەگە کابرای نەخۆش دەتوێت زە لە هەموو شێوازەکان بابای داعی خوشتی بانخواز بەڕاستی دەبێت هەموو شوێنێک هەموو جێ قسەی خۆی لێ بزانێت ئەگەر بەو شێوەیە قسەی کرد واللهی زۆر داوەتەکەی داوەکە و بانگەوازەکەی ئیسیفادەی دەبێتن و یەک شتیشتان پێ بڵێم بانگخوازی فەردی تاک الدعوة الفردية بيضاً بلغة عربي زۆر نەجاحەتی بەقووەترە لە دعوەی جەماعی ئێستا ئەو کە ئەمە دەیکەن دعوەی جەماعیە من هاتێمە محاضەرەکتان بۆ دەدەم بەڵام دعوەی فەردی بانکردنی خەڵک تاک زۆر بە ئیسیفادەتر و ثابتتریشە ئەتوو قەت احتیمال مەسەلەن ئێستا لە دڵی هەمووتاندا هەبی خۆزی ئەمەش ڕۆژێک لە زێمە مەسای دانیشین ئەو محاضەرەیەکی بدەین نا بڕوا بکە یەک کەس دەستی بگری نسحەتی بکەی ئەوە خێری گەورەترە یەک دوورە لە ڕیای کاتوو خاڵیسە مخلیسە لە بۆ خوای دەکەی دوو تەئسیریشی زیاترە
ئەخاتو کە کەسێکی بانگ دەستی دەگری قسەی لۆ دەکەی زۆر تەرکیزی زیاترە لەوەی کە لە بۆ کۆمەڵەکی بکەی وە یانە سێم ئەوە نەجاحەتیشی زیاترە بەڕاستی داوای فەردی زۆر نەجاحەتی زیاترە ئەگەر ئەتوو بێ هیمەت بکەیت وعد بدەی برێ وەڵڵاهی دەبی لەمە دووە هەفتەی کەسێک هەر دەبی بەدەستی من خوا هیدایەتی بدا ئەو زۆر میمە یعنی هیمەت بکەی هەموو هەفتەی عێقەی یەکەکی بگری هەموو هەفتەی عێقەی یەکەکی بگری هەر جارەی وێچێک ئەو برایەکێک ئەو خوشکەک یەکێک ئەتوو هەر هەفتەی عێقەی یەکەکت گرت جوان لە بۆی دانیشە وەشی گوتی لە کەمین لە بۆی دانیشە جارە زوو نەفسیەت و عەقڵیەتی ئەو کەسە لێکدەوە زۆر گرینگە پێش ئەوەی قسەی لێو بکەی بزانە حەزی لە چییە بە چ تووڕە دەبی بە چ میزاجیە میزاجی نییە بەو شتانە زۆر جوان حاڵی دیراسە بکە ئەوزە پاشان دەست پێ بکە کو قسەی لەگەڵ بکەم لە چ مەوزوعێک دەگەری دەست پێ بکەم میسال تو مەسەڵەن برادەرەکەت هەیە نوێژێ ناکە برادەرەکەت هەیە خراپە بەڵام بەخۆی معجزبی مارەدۆنەیە بەخۆی معجزبی بەرشلۆنەیە وەنیە دێم لە بەرشلۆنەی لی دێمە ژۆری ئەتۆ وەڵدانی نازانی کو قسەی لەگە بکەیت نازانی کو مەوزوعەکەی لەگە بکەیەوە ئەرە کەنجی بەرشلۆنە ڕیاو ئەویان هەیە گەمەیان هەیە وەڵە فلان ڕۆژی ئەو ئەرێ تو مشەجعی بەرشلۆنەی یان ڕیالی دێر ئەمە ڕیالم ئەوە دەی باسی دووسێ لاعیبان دەکەین وەشە عەرەب گوتی خوشەوە ئەوجا یەکسەر دەچم مەوزوعەکەی خۆم باس دەکەم تەواو سوبحانە بەوش ئەو دڵت کردەوە کە دڵت کردەوە ڕێک ئەوجا دێم هێدی باسی خواپەرستی و محتازین بەرامبەر خوای و چەند ئێمە بەرامبەر خوای گەورە سپڵە و بێ ئەمە چین ئەو هەموو نیعمەتی خوا دای تێمە بەڵام لۆ نازانی ئەو نیعمەتەی بەکاربین ئیتر هێدی وەی لێ دەکەم کەوا تەئسیری لێ بکاتن بەو شێوەیە تۆ نەزاحەتێکی زۆر باش دەنی و بەڵام هەر یەکە بە لوغەتی خۆی مەسەڵەن ئەو خوشکە ئەو زارە ئی خوشکان دەبین ئەو خوشکە بزانە حەزی لە چییە حەز و ئارەزووی چێ لەو حەز و ئارەزووی ئەو خوشکەی دەرکەکەی دڵیتی بیکەوە لێ بڕۆ ژۆرێ و زۆر بە ئاسانی دەتوانی تەئسیری لێ بکەین نمونەیەکی خۆشتان لێ بژێرمەوە سەریتان نایەشێنین خۆڵتان مایە لۆ قسان کابرایەک دەڵێ ڕۆژەکی بە سیارەی بە پێش مەکتەبی کچاندا ڕۆیشتم ئەوە ئاخر قسەمە و ئیتر مەجالی گۆش دەدەم قسان بکەن گوتی بە پێش مەکتەبی کچاندا ڕۆیشتم دیتم دوو گەنج ڕاوەستاون ئەوها بەس تەمەشای کچان دەکەن تی ڕۆیشتم گوتم بگەڕێمەوە نەگەڕێمەوە وتم وەڵا ئەخە بگەڕێمەوە دەرویم کاکەن و عیب ناکەن لێ ڕاوەستانە شەرم ناکەن دەسم هەندم لێ دەنەمیشت ئەخە بە دەرەقەتی دوان نایەم گوتی ڕۆیشتم دوای گوتم کوڕە ناوەڵاهی دەگەڕێمەوە باشە ئەگەر ئەمن نسحەتیان نەکەم ئەمن ئامۆژگاریان نەکەم ئەی کە خەڵکیت کە چی هەیە بێ نسحەتیان بکە و لەو کارە خراپەیان دوور بێختەوە گوتی وەڵا ڕاست گەڕامەوە و سیارەکەم ڕاگرت و چوم سەلامەکەم کرد عەلەیکم سەلام ڕەحمەت الله کوونە باشن ئەحواڵتان سیحەتتان کووە وەڵا باشین کاکە گوتم وەڵی یەک قسەم هەیە گوتیان فەرموو گوتم وەڵاهی ئەمن دەڵێن شەرەف و ناموس زۆر گەورەیە گوتی ئەرە وەڵا گەورەیە تم ئینسان ئەگە شەرەف و ناموسی خۆی بپارێزی دەبی واجبە لەسەری کە هەموو کات حەرز بی کە شەرەف و ناموسی خۆی بپارێزی توی تەبعان گوتی دە وەڵاهی مادەم شەرەفی خەڵکیش دەبی ئینسان هەر وەکو ناموسی خۆی تەمەشا بکە ناموس و شەرەفی خەڵکیش وەکو خوشک و داک و چیژی خۆی تەمەشا بکە تیاردوو سەریان لەبەرە خۆناوە تێگەیشتن چم گوت زان چەند بە عاقڵی گوتی هەندە قسەی کەم کرد و یەکەشیان زۆر لێ مڕ بوو ئەو هەنی ئەها تەمەشای دەکەم بە بنی چاوەوە ئەها چ زۆر مڕ بووەتی یەکەکیان زۆر دەموچاوی کراوە سوبحان الله زۆر دەموچاوی کرا تی ڕۆیشتم وەڵ ئاسە ڕۆیشتم و قسەی خۆم کرد گوتی ڕقم تەلەفۆنی شبدانە گوتم ئەوە ڕقم تەلەفۆنی من ئەگەر ئیتساڵیشم پێوە بکەن تی ڕۆیشتم تی دوو ڕۆژی پێسوێکیان تەلەفۆنی کرد گوتی فلان ئەتو فلانی گوتم بەڵێ گوتی ئەمن ئەو کوڕم کە لە پێش مەکتەبەکەی ڕاوەستام نەسحەتت کردین وەڵڵاهی باللهی ڕاست دەکەی وەڵڵاهی ئەمن پەشێمانم عمری خۆم هەموو لەو شتە بێسەر و بەرەی بردەسەرێ پێم خۆشە تۆبەی دەکەم و واز لە گوناحان دەینم وتی زۆر دڵم خۆش وتم ئەدی ئەویت کە وتی ئەویت کە لێ گەڕە خوێڕیە تەویت کە قسەت قسەشی بە تو گوت کەیفی خۆیتی ئەمن وازی لێ دەیم و بەڕاستی دەمەوێت ڕێی هیدایەت بگرم تی دەستی بە دینداری کرد بە قورئان گوتی ئەو کوڕە بۆ یەکێک لەو کەسانێک کە بانگەوازی دینی خوای دەکاتن زەعزان بزانە یعنی وەڵڵاهی ئوستوبی تۆ شێوازی قسەی توی زۆر گرینگە لەگەڵ ئەو کەسەی کە دەیکەی ئەوەندە بەسا زۆری شم گۆر خی گەورە پایەدار و بکە خی گەورە مۆفەقتان بکە ئینشاءڵڵا بەڵام ئەوەندەتان پێ دەڵێم کتێبەکانی ئەندازیار عوسمان بخوێننەوە زۆر گرینگە کتێبەکانی ئەندازیار عوسمان بەرەو ئیسلام
بەهاری دڵان کەشی ئەوەیە ئەو سێ کتێبی هەیە سێ کتێبی زۆر گرنگی هەنا بەرەو ئیسلام و بەهاری دڵان و ژیانەوە زەردەخەنەی هیواشی ئێستاوە و ئەوە کردووە ئەوانەی بەڕاستی گرنگن ئەو کتێبانەی زۆر ئیسیفادە لێ دەکەن لە میسال و لە شێوازی قسەکردن زۆر گرنگشتی ئەوەندە خۆشی تێدا نەبیتەوە بڕوا بکە هەموو جارەکە ئەم دەیخیمەوە پێ معجب دەبم یعنی ئەوەندە قسەی خۆش و بە ئیسیفادەی تێدا جا ئەوەتان لەبینە کتێبەکانی مامۆستا ئەندازیار عوسمانی بخوێنەوە زۆر ئیسیفادە لێ دەکەن و دائیمەن بەڕاستی کابرای بانخواست یعنی کابرای بابایی کە هەر دەستی دەست بە بانگەوازی دەکا دەبی مطالعەی زۆر بێ ئازیزان بەڕاستی ئەوەی مطالعەی نەبی ناتوانی بانگەوازی بکە بەڕاستی دەبی بە بەردەوام مطالعە بکەی بۆی بە بەردەوام زاد و زەخیرەیەکی باشە تەبی لە بۆ ئەو دینەی وصلی الله على محمد وعلى آل محمد